لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لە ناوە پیرۆزەکانی خوای گەورە ناوی پیرۆزی ئەلغەنیە. ئەلغەنی واتە ئەو زاتەی کەوا دەوڵەمەندە، بێنیازە، محتاجی هیچ کەسێک نییە لە بۆ هیچ شتێک لە کاروبارەکانی، پێویستی بە هیچ کەسێک نییە و غەیری خۆشی هەر کەسێکی هەیە لە مەخلوقات تەنها پێویستیان بەویە. ئەو پێویستی بە چێبی لە کاتێک ئەو دروستکاریتیان ئەو بەڕێوەیان دەبا لە لای ئەوەوە دەستی پێکردی و هەر لەو بۆ لای ئەو دەگەڕێنەوە، وەکو دەفەرموێ لەه ما فی السەماوات وما فی الأرض وهو الغنی الحەمید. هەرچی لە ئاسمان و زەویە هێویە ئەو خاوەنیتی ئەو بەڕێوەی دەبا. ئەگەر بەقەدەر چاوتروکانێکی بەقەدەر چرکەیەک و بەقەدەر ملیۆن لە بەشی چرکەیەک خوای گەورە بیەوێتن بەڕێوەبردن و دەسەڵاتی خۆی وەربگریتەوە لە هەر یەک لە مەخلوقاتەکانی ئەو مەخلوقاتە دەوەستیت و ئیش ناکاتن، کەواتە ئەو ئەلغەنیە پێویستی بە کەس نییە و غەیری خۆی هەموو پێویستیان بەویە و ئێمە هەژار و فەقیرین لە بۆ ئەو خودایە و لە بەرامبەر ئەو خودایە، وەکو دەفەرمێ یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله والله هو الغني الحمید. ئەی خەڵچینە هەمووتان بزانن کە ئەمگۆ هەژارن لە بۆ خودای گەورە، هەر پێداویستیەک یەک لە هەناسەکان لە بۆ هەناسەیەکی تر پێویستمانە و لاشەمان داوای دەکا. ئەگەر خوای گەورە ئەو ئۆکسجینەمان لە بۆ دابین نەکاتن هەژارین و هیچ توانایەکمان نییە بە هەموو سەرزەوی کۆ ببینەوە ئۆکسجین لە بۆ خۆمان دابین بکەین. ئەگەر خوای گەورە ئەو جوولەی دەستی من ئەو پێداویستیانەی لە بۆ ئەو جوولەیە پێویستە لەو ئاسمان و زەویەی هەمووی دابین نەکاتن ناتوانم ئەو دەستەم بجوولێنم و ئەو کاتەی کە ویستیشی لەسەر بوو لە هەر لەحزەیەک بی دەتوانی ئەو جوولەیە لە دەست لە لاشە لە هەر مەخلوقێک لە مەخلوقاتی ئەو کەونەی ئەو جوولەی ببڕی، چونکە هەر ئەو ئەلغەنیە. ئەنتم الفقراء إلى الله والله هو الغني الحمید. خوای گەورە بەخۆی غەنیە و بەخۆی سوپاس کرایەوە. دەبینین لە قورئان زۆربەی جار ناوی ئەلغەنی لەگەر ناوی ئەلحەمید هاتیە، لە بۆ ئەوەی خوای گەورە پێمان بفەرموویتن کە خوددا پێویستی بە کەس نییە، محتاجی هیچ کەس نییە و هەتا محتاجی ئەو سوپاسەش نییە کەوا ئینسان سوپاسی بکات و عیبادەتی بکات. خوای گەورە بەخۆی سوپاس کراوە، زۆر سوپاس دەکرێت لەلایەن ئەو مەلایکەتانەی کەوا ژمارەیان ئەوەندە زۆرە هەموو ئاسمان و زەویان پڕ کردیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی مەلائکەتەکان وەکو چۆن کەعبە ئێمە تەوافی بەدەوردا دەکەین، لە ئاسمانی حەوتەم بەیت العیزە هەیە کە مەلایکەتەکان وەکو حەج تەوافی بەدەوردا دەکەن، هەر ڕۆژەی 7,000 مەلائکەت تەوافی بەدەوریدا دەکەن، هەتا ڕۆژی قیامەت ئەو مەلایکەتانەی ئەو ڕۆژەی کردیتیان سڕێیان ناگاتەوە، ئەوەندە ژمارەیان زۆرە. ئەو مەلایکەتانە هەمیشە لە حەمد و سوپاسی خوای گەورەدان، کەواتە خوای گەورە پێویستی بە حەمد و سوپاسی من نییە، ئەمە پێویستمانەکە ئەو عیبادەتەی بکەین. خوای گەورە لە ڕەحمی خۆیتی کە ئەوەندە داوامان لێ دەکات و لامان خۆشەویست دەکات کە ئەمە عیبادەتی وی بکەین، کەواتە هەرچی عیبادەتە تەنها خوای لە بۆ قازانجی خۆمانە، وەکو لە حەدیثی قودسی هاتیە کە خوای گەورە دەفەرمێ ئەی بەندەکانم ئەمگۆ ناتوانن بگەنە زەرەری من تا زەرەرم پێ بگەینم و ناتوانن بگەنە نەفعی من تا نەفعم پێ بگەینم. ئەی بەندەکانم دەفەرمێ ئەگەر ئەوەل و ئاخیرتان لە یەکەم کەس کە خوای گەورە خەڵقی کردێت تا کۆتایامین کەس هەموو ئینسەکان و هەموو جینەکان کۆ ببنەوە لەسەر دڵی بە تەقواترین کەس کە دڵی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بەقەدەر مسقالە زەڕەیەک هیچ لە موڵکی من زیاد ناکە. و ئەگەر ئەوەل و ئاخیرتان ئینس و جینتان هەموو کۆ ببنەوە لەسەر قەلبی خراپترین کەس کە دڵی شەیطانی ئیبلیسە هیچ لە موڵکی خوای گەورە کەم ناکە. و ئەگەر ئەوەل و ئاخیر ئینس و جن هەر هەمووی کۆ ببنەوە هەر یەکەی داواکاریەکی تایبەت بەخۆی هەبی داوا لە خوای گەورە بکە هیچ لە موڵکی خوای گەورە کەم ناکە. نمونەی خوای گەورە دەفەرمی وەکو دەرزیەک بێخێت ناو دەریایەک چه ئاوەک هەردەگری ئەوەندەش لە موڵکی خوای گەورە کەم ناکاتن، کەواتە خوای گەورە پێویستی بە ئێمە نییە، بەخۆی ئەلغەنیە، ئێمە پێویستمان بەوە. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون
جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.